ناموس کتێبێکە لە هیچ کتێبێکی دیکە ناچێت بە تەواوی جیاوازە بۆ هەموو زاگرۆسیەک هەموو کوردێک پێویستە بیخوێنێتەوە لە ناو کوردیشە هەموو مێینەیەک پێویستە پێش هەر خوێندنەوەیەکی دیکە ناموس بخوێنێتەوە چکە لەوێدا دەگاتە ڕاستینەی خۆی وەکو مێینە چکە ئەو پێناسانەی کە تا ئێستا بۆ مێینە هەن ڕاستەقینە نین دوو جۆر لە ڕەوت هەن دوو جۆر لە ناساندن هەن ناساندنێک هەن بە ناوی دین و خوداناسیەوە کە مێینە ڕەگەزی دایک بە کەمتر لە ڕەگەزی بەرامبەر ئەزانێ و لە بەرامبەردا خیتابێکی دیکە هەیە گوتارێکی دیکەیە کە گوتارێکی لیبرالیە و ئەوەیان ژن و پیا وەکو یەکسان ئەبینێ مێینە ئەبێ لە ڕێگەی خوێندنەوەی ناموسەوە هەردوو ئەمانە ڕەت کاتەوە چونکە مێینە نەک لە خوار نێرەوە نییە ڕەگەزی دایک لە سەروی ڕەگەزی نێرەوەیە چونکە ڕەگەزی دایک ڕەگەزی ناوەندێتیە لە هەموو تایبەتمەندیەکانیدا ئەم ناوەندێتیە بەرجەستەیە کتێبی شکۆداری ناموس سەلماندوێتی نیگای مێینە و شێوە و ستونی لە مێینەدا نییە شێوەی ئاسۆیی لە مێینەدا هەیە سیستەمی پێکهاتەی مێینەوە هەیە لە بینینی لە بۆنکردنی لە تامکردنی لە بیستنی لە هەموو ئەمانەدا ئاسۆیە واتە بە دوو ئاست ئەبینێ بە دوو ئاست بۆنەکە بە دوو ئاست تامەکە بە دوو ئاست گوێی لێ ئەبێ ئەویسێ بەڵام نێرینە وهانیە نێرینە بە شێوەی ستونیە و لە ئەنجامی ئەمەدا تەنها ڕاستە و ڕاست بە شێوەی ڕێک کەسی بەرامبەر ئەبینێ ئەمە نیوەی قودرەتی مێینەیە واتە قودرەتی نێرینە نیو هێندەی قودرەتی مێینەیە بۆ هەموو ئەمانە ساخکردنەوە هەیە تۆ ئەتوانی لە یەک کاتدا من ببینی و دەرەوە و دەوروبەری من ببینی ئەتوانی دوو دەنگ ببیسی ئەتوانی دوو تام لێک کاتە بکەی بەڵام نێرینەیەک ناتوانێت ئەمە بکە ئەمە نەتەنها ئەوەندا تەنانەت لە پێکهاتەی خانەکانی لەشیاندا بە تەواوی لێکتر جیاوازن مێینەیە خانەکانی لەشی وزە یەدەک دەکات وزە کۆ ئەکاتەوە بەڵام لە ئەنجامی زیادبوونی وزەدا لە خانەکانی نێرینەدا قوفڵبوون دروست دەبێت بۆیە ئەمە وەرچەرخانێکی تەواوەتیە لە پەیوەندی بەناسینی ڕەگەزی دایک واتە تا ئێستا ناموس پێ دەڵێت تا ئێستا ڕەگەزی دایک نەناسراو بوو لە مەولا تۆ لە ڕێی ناموسەوە ڕەگەزی دایک ئەناسی بۆچی ڕەگەزی دایک ئەناسی چونکە هەموو گردوون بە سیستەمی دایکایەتی بەڕێوەچێ پێکهاتەی هەستێرەکان پێکهاتەی گردوون بە شێوە گشتیەکە زەوی و دایکایەتی مێینەبوون ڕێبەرێتی دەکات لە ناو گردوندا بە یاسای ژمارەکان ئەمە ساخ کراوەتەوە ژمارەکانی 3 6 9 ژمارەی ڕێبەرایەتی لە گردوندا و لە ناو ژمارەکاندا هەرسی ئەم ژمارانە ژمارەی مێینەن و لە هەموو گردوندا مێینە ڕێبەرایەتی دەکات جارێکی دیکە ئەبێ لە ڕێگەی پابندبوون بە کتێبی شکۆداری ناموس مێینە بگاتەوە پای ڕێبەرایەتی پای ناوەندێتی ئەوجا کۆمەڵگا و بەشەریەت ئەتوانێت بگاتەوە ئاسوودەجی و ئەتوانێت لە دین و دنیادا سەروەر و سەربەرز بێ بەدەر لەمە هەرگیز ناتوانێت بگاتە ئەوەی کە پێویستە پێ بگات